دووبارە سڵاوتان لەبێ. بەڵێ دکتۆر باسی ئەو سێ هاوڵاتیەمان کرد کە بەهۆی دەرزیەوە جانیان لەدەستدا بوو. دەمەوێت ئەوەش ئیزافە بکەم وەکو پرسیار هەر لەمەوە ڕابردوودا لە هەولێر دوو منداڵ بەهۆی ئەوەی کە سەگی هار پەلاماری دابوون جانیان لەدەستدا. بەڵێ ئەوەی بڵین ئەو ژنەی خوا لێ خۆشببووی لە گوندێکی دەوروبەری قەزای خەباتە ئەوە دەرزی سیفاجینە منعمان کردو ئەویش هەر کلافۆرانە ینی ئەتوانی بڵێ هەر نفسی گروپی سیفترایەک زۆنە. بەڵام هەنێک شت هەیە بەڕاستی ئەویش دەن بە نفسیش حساب لە پەیمانگای توبعەتی هەولێر تەشریح کراوە ئەڵێت بەو نەخۆشیە بەو بە فرەهەستیاری بەو دەرزیە مردووە. بەڵام هەنێشت هەیە منەمێ بۆ هاوڵاتیانی ڕوونکەمەوە ینی ناکرێت هاوڵاتی خۆی لە ماڵی خۆیان دەرزی لە خۆی بە ئەمە نابێت. مەسەن نردومانە ئەوەشمان نردووە بۆ بەریتانیا نردومانە بۆ ئاوا مێدیکا ینی ئەو دەرزێمان نردووە بۆ ئاوا مێدیکا بۆ تحلیل ئەو دەرزی کە ئەو خانەوادەیە ئەڵێ ئەو مادەی پێی تحلیل کراوە ئاوی مقەتەر نییە ئەی چییە نازانێویش ینی ئەڵێ وەلە ئەڵێ ڕێی لەسەر دەرزێکە زۆر باش نییە ئەڵێ دەرزێکە دکتۆر باران بە سوپاسەوە بۆی تحلیل کردوین ئەڵێ هەنێ مەوادی ڕاستبی زۆر تایە بۆ ئێمە نردمان بۆ بەریتانیا بۆ دووبارە پشکنین چکا بەڕاستی ئێمە ئەو دەرمانە ناگەر بە پێی مواسەفات نەبێ ئێمە داوای قەرەبوو لەو کۆمپانیا ناکەین وەکو حکوومەتی هەرێم وەکو وەزارەتی تەندروستی و ئەو هاوڵاتیانش سەر پشکەکەین کە پشنە دادگا و داوای قەرەبوویان لێ بکەن لەسەر ئەو دەرمانە خراپانە و خاوەنی ئەو کۆمپانیانەش دەنگ بدەن. بەڵێ سەبارەت بە سەگی هار دیارە ئەو سەگارانەی کە بڵاو بوونەتەوە ئەوە ئیشی وەزارەتی کوشت و کاڵ و دائیرەی بڵین بەڕێوەبەرایەتی ڤێرتنەریە ئیشی ئێمە نییە. بەڵام کەسوانیان باسییان لەوە کرد کە بەڵێ بۆ کاتی بینینە پزیشکەکان بەڵێ بۆ بازەکەم من بۆ بازەکەم دیارە ئەوانیش هەوڵی زۆریان ناوە کە ئەو سەگە هارانە کۆنتترۆل بکەن بەڵام ئەوانیش زۆر جار تووشی هەنێک ینی من دیفاعێکی لەوام بکەم هەنێک تەموت چەڵەمە ئەبنەوە زۆر جار منەظەمات پێیابێ ئەڵێ من ڕفقم بە حیوان تۆ نابێ وا بکەیت ئەمە مافی ئاژەڵە تۆ نابێ بیان کوژی تۆ نابێ وازیان بکەیت ئەوانش کێشەی خۆیانەیە وەلو دەستیان پێ کردووە بردەوەردە خەریکە لە کۆنتترۆلی وەزعکەکەن. ئەوەی تر ئەوەی لەسەر ئێمەیە ئەوەی خەستەخانەیە ئەم مناڵانە بۆ بەدبەختی خۆیان یەکەم مناڵ بوون دووەم سەگەکان هار بوون نەخۆش بوون ڕێبیسیان هەبووە سێهەم لە دەموچاویان بووە هەتا ئەو برینە مەسەن ئەگەر لە قاج بێ لە مێشکەوە دوورە کەمتر احتیمالە تۆ تووشی هاریبی وەکۆی لە دەموچاوە بێ هەتا لە مێشکەوە نزیک بێ زووتر تو تووشی و نەخۆشانی بە هەر حاڵ ئێمە پاساو بۆ مردنی و نەخۆشیە ناهێنینەوە. ئێمە بە پێی وتەکانی فەرمانگەی تەندروستی هەولێر ئەڵەیەکیشیان عملیاتێکی 6 ساعتی بۆ کراوە و 8 ڕۆژ لە خەستخانە بوو و کاری پێویستی بۆ ئەنجام درراوە. ئەڵێ بۆ هەمان بەوەی تریش هەمان شێوە دەرزی ئەنتی ڕێبیسی واتە دژەهاری بۆ کراوە و بە پێی جەدول دراوێتی بەڵام دایک و باوکەکە و خانەوادەکە کارێکی ترڵێن. ئێمە بۆ ئەوەی کە بتوانین ڕاستیەکان بسەلمێنین بە هەمان شێوە لە ژنێکی لە کۆنەوەمان دروست کردووە کە نوێنەری داواکاری گشتیت هەیە بۆ سەلمانی ڕاستیەکان هەر کەسێک کەم تەرخەم بوو بێ جێگری سەرۆژی حکومەت سەردانی ماڵەکەی کردووە هەر کەسێک کەم تەرخەم بوو بێ دڵنیابن کە بەڵێ دکتۆر تەورێکی تر ئەوەیە کە تا ئێستا لە کوردستان سنتەری تایبەت بە چارەسەری ئیدمان نییە بۆچی؟ ئەوەش شتێکە ئێستا ئێمە بۆ نمونە مەسەلەن لە سلەیمانی شتێکی خینمان کردوێتەوە لە دۆک ئەوە خەریکین لە هەولێریش بە هیواین کە وعدمان پێدراوە لەسەر بودجەی نەوت خەستەخانەیەکی دەرونی 200 قەڵێرەیمان بۆ بکەنەوە کە هەموو بەشەکان لە خۆی بگرێت. دیارە ئێمە محاولاتمان کردووە زۆر لە ماوەیە دکتۆرێک لە هۆڵەندا هاتەوە پرۆژێکی تەقدیم کردوین کە سنتەرێکی ئیدمانمان بۆ بکاتەوە نزیکەی ملیارونیەکی تێدەچێت ملیارونیە دینار لە پرۆژەی 2013 ئەگەر جێ ببێتەوە ئەوەشی تێکین. بەڵێ دکتۆر بەڵام بە گوێرەی و زانیارانی دەستێنارتی کەوتووە هەوڵی لابەلا هەبووە بۆ ئەوەی سنتەری ئیدمان بکرێتەوە بەڵام دەسەڵات ڕێگر بووە لەکردنەوەی ئەم سنتەرە بە بیانووی ئەوەی کە زیانە بۆ ئاسایشی نەتەوەی ئەگەر بوترێت خەڵکێکی زۆری ئیدمان زەیکی باوەڕتە بێ کارزان ئەو قسانە هیچی وانە ینی من حەزەکەم لێرەوە بیڵێم هەتا ئێستا منەوە 4-5 مانگە چێ وەزیری تەندروستیم یەک شتم ڕەت نەکراوەتەوە وانە شتا وەڵا خەڵک ڕێگر بۆ و دەسەڵات بۆچی ڕێگرێ بێ سنتەری ئیدمان خەستەخانەیە گەنجێک کابرایەک تو
تووشی ئیدمانە بێت چارەسەرەکە ئێستا ئێمە پزیشکە دەرونەکان ئێمە لە سژنەکان خەڵک چارەسەرەکەن یعنی ئێمە هیچ علاقەی نییە بە وەزەی چۆنە ئێمە بە هەنێ شت بڵین ینی هەنێ پرۆبلم هەیە هەنێ مەشاکل هەیە لە هەموو وڵاتێکەیە کاکە ئیدمان لە هەموو وڵاتێکەیە کاکە ئەیدز و HIV لە هەموو وڵاتێکەیە کاکە سەگی هەر لە هەموو وڵاتێکەیە یعنی خۆ ئەمە تۆ ینی ئەمە هیلاقی بە حکومڕانی دەسەڵاتەوە نییە ینی ئەم مشکلانە مشکلی کۆمەلگان مەشاکیلی کۆمەڵایەتین لەبەرەوە ئێمەش ئەوەکەین بەڵام وەکو من ئاماژەم پێەیە ئێمە هیچێ لە ڕێگرێ گەورەکانمان بودجەیە ینی مەسەلەن ئێستا بۆ نمونە ئێستا ئێمە بەو هیواین کە لە ساڵی داهاتووە نەخۆشخانەی 400 قەڵەوێرەی لە سلێمانی تەواو بێ لە زاخۆ دوو نەخۆشخانە تەواو بێ لە دوهۆک نەخۆشخانە تەواو بێ لە سۆران تەواوە بێ لە مەسیڤ تەواوە بێ لە سلێمانی سیانی تر تەواوە بێ لە قەڵازێ تەواوە بێ لە ڕانێ دروست دەکرێ ینی ئەمانە حسابمان کردووە 3 تا 4,000 کەسێ بۆ تاعینات ئێمە زۆر جار لە پەرستاران نیمانە ئەو عادەمان نییە ینی لەوانەیە ئەبێ بچین لە فلیپین و لە هەندستانەوە پەرستار بێنین ینی زۆر جار بودجەکە ڕێگرە ینی سا بەڕاستی من یەکێ لە خەمە گەورەکانمان ئەو خستەخانە تازانەیە چۆن بەڕێوی بێت بەڵێ دکتۆر پرسێکەیە پرسی نەخۆشخانەی ئەهلی و حکومی چەندین ساڵە حکوومەت دەیەوێت لە یەکتریان جیا بکاتەوە ئەوەی لە ئەهلی کار دەکات نابێت لە نەخۆشخانەی حکومیدا کار بکات و بە پێچەوانەشەوە ئەمە گەیشتۆتە چۆ ئەمە من مانگی حەوت پەیوەندیم کردو بە گروپی ڕەندەوە گروپی ڕەند لە ڕێی وەزارەتی پلاندانانەوە عەقدێکی لەگەڵ ئێمە هەیە بۆ 3 تەوەر منەوە تەوەرشم پێی ئیزافە کردوون بۆ هیوای کە لە مانگی نوێیەوە بڕیارە لە هەفتەی ئەخیری مانگی نوێ بێنەوە درافتەکەم بدەنێ من هەوڵە دەم دوای ئەوەی کە لە ئەنجومەنی وەزیران موافقەی پێوەرەگرم ئەو درافتە جێبەجێ بکەین کە کەرتی گشتی لە کەرتی تایبەت منیش گەشتومەتەوە بەڵام دەوترێت بۆیە تا ئێستا جانە بۆتەوە ڕێگریش هەیە لەوەی کە جانە بێتەوە لەوەی کە هەندێک بازرگانی تایبەت بە دەرمان نایەنەوێت ئەم دوو کەرتە ئەمە علاقەی زیان دەکەن لە علاقەی من پێم وانییە وابێ من پێم وایە مەسەلەکان بەڵێ لەوانەیە باش بێ بەڵام خراپ چونکە بۆ خۆی جاکردنەوەی ئەهلی و حکومی لە یەکتر و کاتە حکومت بۆ خۆی کاری باشە بەس بەڵام من هەنێشت بە تۆ بڵێ مەسەلەن ئێستا لە سلێمانی مەجموعەیە پزیشک هەن پزیشکی ئیستیشاری کۆنسەڵتەنتن خەبیرن لە مەسەلەن لە نەشتەرگەری گشتی خەبیرن لە دڵ خەبیرن لە باڵتنی ئەمانە بە دیار $3,000 و $5,000 معاش ئەگەر بۆ شیان زیاکەی دۆ دانانیش ینی خۆ ئەمەش نقطەیەکە اینجا دوای ئەوە زۆربەی ئەو پزیشکانە مامۆستان لە زانکۆ خوێندکارەکانیان لەکوێ پەروەردە بکەن هەروی بێنەوە بۆ خستخانەکانی حکومەت ینی ئەم کارەش کارێکی ئاسان نییە تێمەگەی ینی ئەو معدەلی موچەیە کە پزیشک لەم وڵاتەیە وەریەگرێ معدەلێکی کەمە مەسەن سیرەکەی لەوانەشە حتا لەوانەیە زۆربەی پزیشکە گەنجەکانیش پسپۆرەکانیش بەوە ڕازی نەبن بەڵام منیش هاتوومەتەوە قەناعەتەی کە ئەو تێکەڵاویە لە نێوان زانکۆ لە نێوان تەندروستی لە نێوان کەرتی تایبەت و گشتی لە نێوان نەخۆشخانەی ئەهلی حکومی تقریباً بەشێوی ناوەتەوە بەڵێ دکتۆر هەر نەخۆشخانەیەکی گشتی نزیکەی 30 پزیشکی جەراحی تێدایە بەڵام لە ڕاوێژکاری جەراحدا تەنها یەک پزیشکی جەراحی شکان بوونی هەیە بۆ چۆن ینی بوونی هەیە لە هەر نەخۆشخانەیەکی گشتیدا 30 پزیشک نییە ئەزین چۆنە با من شتێکە بۆ باس بکەم مەسەلەن ئێمە سیستمی خۆمانمان هەیە مەسەلەن ئێستا نەخۆشخانەی فێرکاری لە تەنیشت نەخۆشخانەی تەواریەوەیە هەموو ڕۆژێک لە نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی پزیشکێکی شکان پزیشکێکی نەشتەرگەری گشتی پزیشکێکی هەناوی پزیشکێکی دڵ پزیشکێکی میز و میزەڕۆ پزیشکێکی سنگ و بۆریەکانی خوێن ئەمانە ئێشەگرن بەجەدوەل کە نەخۆشی بۆ داغڵە بێ پزیشکی مقیم دەوری لەوەیە پزیشکی مقیم مەقدەم لەوەیە کە نەخۆشی بۆ داغڵە بێ یەت لەوێ چارەسەریەکە بەڵام خۆ مەسەلەن ئەوە بە پێی جەدوەلە مەسەن بەڵێ سی نەخۆشەیە بۆ بەیانیانیش بەیانیان ئێستا مەسەلەن پزیشکی ڕاوێژکاری مەسەن شکان یەک ژووری هەیە لەبەرەوە تۆ 5 پزیشکیش دانیشە لە یەک ژوورە ئەین حسابە لەبەرەوە دەوامەکان من پێم وایە دەوامەکان تا ڕادەیەکی باش بەڕێکوپێکی ئەکرێ بەڵێ دکتۆر ئەوانەی لە دەرەوەی هەرێم دێن و نەخۆش چارەسەر دەکەن لەم بارەی وەزارەتی تەندروستی چی کردووە کە
ڕێگری بکرێت لە هاتنی ئەو کەسان و لێرە نەخۆش چارەسەر بکەن. ئەوەش پرسێکی گەورەیە. من بەهاتنی من چەند ڕێنمایەکەم دەرکردووە. یەکی لە ڕێنمایەکان ئەوەیە کە لەمەولا ئەوانە نابێ بە $100 نەخۆش بینن، ئەبێ بە $40 نەخۆش بینن، لە $100 هێنامانە $40. و ئەگەر ئەمانە بیانەوێت بێن ئەبێت یەک لە هەموو پارێزگاکانی هەرێم لە هەولێر و لە دوهۆک و لە سلێمانی ئێمە لیژنەی باڵامان دروست کردووە. لیژنەی باڵەکە بە سەرۆکاتی بەڕێوەبەرگشتی فەرمانگەکەیە، بە ئەندامێتی سندیکای پزیشکانە، بە ئەندامێتی نوێنەرێکی نەخۆشخانە ئالەکانە. هەروەها لیژنێکی عیلمیشمان دروست کردووە کە ئەو لیژنە باڵایە بۆی هەیە بانگشتی ئەو لیژنە عیلمیە بکە. لە هەر اختصاسێک دوو کەسمان داناوە، یەکیان لەسەر زانکۆ، یەکیان لەسەر تەندروستیە. ئەو یەت ئەو مەسەیسا من جەڕاحێکم لە تورکیاوە هاتوو. ئایا ئەو نەشتەرگەری منەی کەم لە کوردستان ناکرێ؟ ئایا پزیشکەکەی خۆم ناتوانێت بیکە؟ ئەو ڕێنماییەمان داناوە و نووسراومان کردو بۆ وەزارەتی ناوخۆ، ئێستا وەزارەتی ناوخۆ فیزیان ناداتێت هەتا ئێمە موافقەتیان بۆ نەکەین. دووهەم داوامان لە هەموو کەناڵەکان کردووە کە ڕیکلامیان بۆ نەکەن هەتا موافقی وەزارەتی تەندروستی بێ و ڕیکلامەکەش بە شێوەی ستایش نەبێ. دکتۆرێک هاتووە مژدادەین بە هاوڵاتیان، ئەمە نمونەی نییە. بەڕاستی ئێستا لە کوردستانە ژمارەیەکی زۆر پزیشکی خۆمان پێگەشتووە، ژمارەیەکی زۆر نەشتەرگەریەکرێ، ئەوانەی کە ناکرێ حەقی خۆیان لە دەرەوە. ئیجراعاتان لەگەڵ ئەو ڕیکلامانەدا کردووە؟ ئێمە هەتا ئێستا 5-6 کۆبوونەوەمان لەگەڵا کردوون، بەڵام لەمەولا ئەبێ ئەوەش بکەین، ئەبێ ئیجراعات بکەین. جا لەبەرەوە لەوەی کەناڵەکەی ئێوە ڕایەگەێنم کە بەڕاستی هەنێک کەناڵیشن هەمویان نین، چکە لەمەولا ئێمە ئیجراعاتی یاساییەکەین. باشە ئێوە ئیجراعات لەگەڵ کەناڵەکەدا دەکەن یاخود لەگەڵ ئەو کۆمپانیا یان ئەو لایەنەی ئێمە ڕێنماییمان دەرکردووە، ئێمە ئەو کەناڵە لە ڕێی کەناڵە ئوسوڵەکان و لە ڕێی دادگاوە ئێمەش کا دەکەین. ئەبێ ئەو کۆمپانیایی کە ئەو پزیشکی هێناوە کۆمپانی ناتوانێت پزیشک بێنێ، پزیشکە بێ یا نەخۆشخانەی ئەهلی بێنێ یا سنتەری فەرمی بێنێ. بەڕاستی ئەو زاهیرەیە زۆرتریش لە پایتەختە زۆرە، نە لە دوهۆک هەیە و نە لە سلێمانیش بەو شێوەیە هەیە. بەڕاستی و ئیستاش بەڕاستی فەرمانگەی تەندروستی هەولێر لیژنەی بە دوواداچوونی فەرمانگەی تەندروستی هەولێر وردەوەردە خەریکی چارەسەرکردنن، بەڵام ژمارەیەکی زۆر پزیشک هاتووە وردەوەردە خەریکی کۆنتڕۆڵکردنی. و ئەگەر ئەو پزیشکە بیانی بێ بێتەوە ئەبێ معادلی شاهادە لە خوێندنی باڵا بکە بمێنێتەوە بە دایمی و حالی دکتۆرەکانی ئێمە بێ، یان دکتۆرەکانی ئێمە لە عیادەت چەند وەرەگرن ئەبێ ئەوی ژەوە نەوەرگرێ. بەڵێ دکتۆر، ئەو نەخۆشانەی کە پێویستیان بە چارەسەرە لە دەروی هەرێمی کوردستان، وەزارەتی تەندروستی چی بۆ ئەمە کردو و ئایا بودجەیەکی دیاریکراوی وەزارەت هەیە بۆ ئەم باسە؟ من پێش دەژن لە کۆبوونەوەی ئەخیری ئەنجومەنی وەزیرانە بڕیارماننا کە 400 نەخۆش بۆ چاندنی مۆخی ئێسک بۆ توشبوونی نەخۆشی سەلەسیمیا بدەینە دەروی وڵات. تەنها ئەم 400 نەخۆشە نزیکەی 25 بلیۆن دلاری تێچێ. 300 نەخۆشیان لەسەر بودجێ حکومەت پێم وایە لە پارەی نەوتەمان دەنێ و 100 نەخۆشیان لەسەر نووسنگەی تایبەتی سەرۆکی حکومەت بە سوپاسەوە. و هەروە نووسراوی چرمان کردو بۆ سەرۆکی حکومەت کە ئێمە هەندێک اختصاسات هەیە هاوشێوەی بەغدا کە بتوانین بینێنە دەرەوە. وەکو چی؟ وەکو ئاماژەم پێیا چاندنی مۆخ، چاندنی جگەر، هەنێ نەشتەرگەری دڵی زۆر کۆمپلێکس، زۆر قورس، مناڵەکە عمری 2 هەفتەیە و پێویستی بە عینایە، هەنێ نەشتەرگەری چاو، هەنێ نەشتەرگەری جومگا بڵین پشت. بەڵام ئەوی تر کاکارزان من لێت ناشارمەوە لە وڵاتی خۆمانە زۆر شتی ترەکرێ. یعنی ئەوەی من بە ضروری ئەزانم تەنها ئەو شتانە بە ضرور ئەزانم، ئەجینە هەموو شتێکی تر لە وڵاتی خۆمانە ئەکرێ. بەڵام خەڵک خۆیە و ڕۆژانە خەڵک یاڵە کاکە من نامەوێت لێرە عیلاجکەم ئەچمە دەرەوە، ئەوە هەتا نیزامی تەمین نەبێ ئێمە ئەتوانینەوە دابینکەین کێ ئەچێتە دەرەوە لەسەر تەکلوفەی خۆی ئەو مۆزوعێکی ترە. بەڵێ لە ماوەی ڕابردوودا کارمەندانی تەندروستی مانیان گرت بۆ زیادکردنی دەرماڵە، بە چۆ گەیشتەوە دکتۆر؟ من حەزەکەم لێرەوە هەنێشت ڕوونکەمەوە. من حەزەکەم هەموو پزیشکێک، هەموو کارمەندێکی تەندروستی، هەموو مۆزەفێکی من 3 قاتی ئەو مەعاشی کە ئێستا وەریەگرێ وەریگرێ. بەڵام دیارە دەرماڵە لە سنووری یان لە بەدەست هیچ کەسێک نییە. دەرماڵە لە بەغداوێت و پەرلەمانی عێراق کوردستان بڕیاری داوە کە ئەو دەرماڵەی لە بەغا سەرفەکری لێرش سەرفکرێت. و حاڵی حاضر ئێستا لە بەغدا خەریکی پیاداچوونەوەی دەرماڵەکەن، هەموو دەرماڵەکان پیاداژنەوە. دیارە هەنێک مەشاکیل هەیە. مەشاکیلەکان چین؟ مەسەلەن
ئەو دەرماڵی کە لە کوردستان لە بەغدا پێوتێ خوتوڕی ئەمنی لەبەرەوەی خوتوڕی ئەمنی لێرە نییە لێرە ناوینێ ناوە مەترسی یا بەدەلعدووە ئەو دەرماڵەیە کارمەندان ئەڵێن پزیشک و ئێمە نەفسی مەترسیمان هەیە بۆچی ئێمە ژوک ئەوان نەبین پزیشکانیش ئەڵێن بۆچی پزیشکانی خوێنی باڵا لە سا سێ موچەوەرگرن بۆ ئێمە نەفسی بڕوانامە و شادەمانەیە لە سا 2 ساوەرگین یعنی هەمووشی تا ڕادەیەک حەقیتە لەبەر ئەوە ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە کە لیژنەیەک دروستکە بە هەموو دەرماڵانای بچێتەوە و ئەوەی زانیاری منیشە پەرلەمانی بەغدا خۆشی بڕیاری داوە کە بە هەموو ماشەکە بچێتەوە بەڵێ وە گرفتێکتان لەگەڵ سندیکای پزیشکاندا هەیە ئێمە هیچ گرفتێکمان لەگەڵ یانە نییە بەڵام ئێمە پێمان وایە پلە بکەن لە هەڵبژاردن نانی ئەو سندیکایە وەزان 12 ساڵ انتخاباتی نەکردووە و حەزەکەم ڕێ بکەون و هەڵبژاردن بکەن زۆر باشە دکتۆر لە ماوەی ڕابردوودا کە تۆ بەڕێوەبەری تەندروستی سلێمانی بوویت زانیاری وردت لابوو لەسەر ئەو کەسانی کە سوتێنەری کەناڵی NRT بوون ئەو 6 کەسەی کە سوتا بوون تۆ راپۆرتی تەقریر طبی ئەوان لە لای تۆ بوو بۆچی ئەو کات بۆ ڕای گشتیت ئاشکرا نەکرا ئەو شتە من حەزەکەم پێت بڵێم ئەو شتە هیچوانیە بەڵام ئەو کات دەنگۆیەکە بوو کە دکتۆر ڕێک شتەکانی تۆ بێکان کاکارزان ئەو دەنگۆیانە دەنگۆ ینی هەنێشت هەیە دۆکۆمێن نییە سەرچاوی زۆر تایبەت هەبوون کە باسییان لەوە کرد تەنانەت لە ناویانە ئەندام پەرلەمان هەبوون ئەو شتا من ئەو هەر کەسێک نازانم ئەو شتە و حادیسانە بووە بەڵام ئەوەی مهمە بەلای منەوە ئەوەیە کە ئەو شتانە و دەنگۆیانە دوورە لە ڕاستیەوە باشە دکتۆر وەزارەتی تەندروستی هیچ بە دوواداچوونێکی هەبوو بۆ ئەو باسە ئەو کاتی کە وتیان چوونە پەرلەمان خۆی بە دوواداچوونی بۆکەم دەزین چۆنە کاکارزان ئێمە نەر نەخۆشێک بێت ئێمە داوای تەقریری شۆرتە و تەقریری ئاسایشی لێکین یان تەقریری دەستگا ئەمنیەکانی لێکین ئێمە حەقمان نییە خۆی مەلی ناپرسین تۆ بچی سوتاوی بەڵێ واتە بۆ نمونە گەر کەسێک ئەو لەوانی NRTیان سووتانەوە کە دێنە نەخۆشخانە ئێوە بە دوایە ناچن کە بەچی ئیشی ئەو دەستگایی کە ئەو ئیشی چۆنە کاکەی جان ئێمە مەسەن خەڵگەیە لە سەربانەکەوێ دەخوارەوە ئێمە شتێکمان هەیە پێوترێ پۆلیس کەیس ئەو پۆلیس کەیزە هەموو حاڵدەکانەگرێتەوە حتا دوو پشک پێوەیان پۆلیس کەیزە مار پێوەیان پۆلیس کەیزە مەسەلەن سووتان پۆلیس کەیزە کەوتنە خوارەوە پۆلیس کەیزە ئەو حاڵەتانە ئێمە لایەنی ئەمنی بۆ بانگەکەین شۆرتەی بۆ بانگین ئێتر شۆرتە خۆی ئازادە چۆن لیانە پرسێ ئێمە دەستگایەکی تاقیقی نین زانیاری وردمان بۆ چییە ئێمە بە خەڵک ناڵین تۆ ئەم فیشەکە بۆ وەرکەوتووە تۆ بۆ سوتاوی تۆ بۆ لە دیوار کەوتە خوارەوە ئێمە بە خەڵکەڵین ئێمە عیلاج دەکەین مەسە ئێستا ئێمە بەو مناڵ نەمانەوە تۆ کاکە تۆ ئەم سەگەت چۆن گەستیتی و لە کێ هات و لە چۆن هات ئێمە عیلاجێک بەڵێ دکتۆر پزیشکان وەکو پێشتر باسم کرد کارمەندانی تەندروستی و پزیشکان مانیان کرد لەسەرەوەی کە دەبێت دەرماڵیان بۆ زیاب بکرێت دەمەوێت زۆر بە ڕاشکاوانە پێم بڵیت پزیشکان و کارمەندانی تەندروستی ئەم هەرێمە بەقەدەوە ئیش دەکەن کە دەرماڵیان بۆ زیاب بکرێت یاخود ئەوەی کە ئێستا هەیەە بە حەقی خۆیەتی و هیچی تر خۆی ئەزانی چۆنە مشکلەکە با من بۆت باسکەم مەسەلەکە ئەوە نییە کە مەسەلەن تەمان هەمووی ئەو چینی کە داوایەکە دوو چینن چینی کارمەندانی تەندروستین بە تایبەتی لە نانە خۆشخانەکانە زۆر ماندوون و چینی پزیشکە لاوەکانن کە ئەمانی زۆر ماندوون ئەمان هەنێک شت هەیە مەسەلا ئەمەش لەوە دروست بووە کە ئەو پزیشکانی پێشووتر با بڵێن کە ساڵانێکی زۆرە لە خزمەتان موچەیەکی زۆر زیاتریان هەیە لە موچەکانیان زۆر زیاتر نیە بەڵام خۆ پزیشکە لاوانە ژەبن بە پزیشکیین ئەزین لە چێوە دروست بووە لە هەنێشتەوە دروست بووە بەغدا موچە مەسەرەن موچە بۆ وەزارەتی داخلی زیاکە ئێمەش مەجبورە بین بەپێی بڕیاری پەرلەمان بۆ وەزارەتی داخلی زیاب بکەین مەسەرەن بەغدا بۆ تەربیەی زیاکە ئەمان بۆ تەربیەی زیاکەن بەغدا بۆ خوێنی باڵای زیاکە ئەمان بۆ خوێنی باڵای زیاکەن لەبەرەوە سەیرەکەی مەسەن غوبن دروست دەبێ مەسەن دکتۆرێک گەڵێ من بۆ لە وەزارەتی داخلی کابراک لە عمری منایە و من شادەکەم زۆرتری شەلە و ئەو لە من زۆرتر وەرگێ یعنی کەسێک کابێ بە پزیشک زۆر ماندووە بێ بەڵێ زۆر باشە دکتۆر دەمەوێت لەسەر خزمەتی کارمەندی تەندروستی قسە بکەیت ئێمە تەمانە و کارمەندە تەندروستیانە خزمەتێکی باشەکەن بەڵام ئەوەی مهمە بەلای منەوە بێڵێم بەڕاستی ئەوەیە کە ئێمە شتێک هەیە پێوتێ خدمەی تەمڕیزی بەداخەوە تا ئێستا لە وڵاتی ئێمە خدمەی تەمڕیزی ناکرێت
مثلەن نێرسین کێر ناکرێ نێرسین کێر ئەوەیە کە مثلەن نەخۆشە زۆر جار خەڵگەڵێک کاکتۆ من چوون بۆ ئوردونیا چوون بۆ سووریا یا چوون بۆ لوبناان مثلەن زۆر عیلاجەکرام زۆر مثلەن ئیتیمامیان پێ نام قژیاندایە نام ئایان شتم وایان لێکردم وایان لێکردم بەڵام ئەڵێ لێرە وانە بوو یەکەم ئێمە لە ڕووی ژمارەوە کەمی ینی ئەو نێرسانی ئێمە لە ڕووی ژمارەوە کەمن دووەم لە ڕووی کوالیتیەوە نێرسی ئێمە فێر نەکراوە کە ئەو کارە بکە ئەوە ئێمە ئەبێ ئەوە شەڵی بۆ بین دەوراتیان بۆ بکەینەوە ئێمە سا لە بەرداممانە ئەگەر بودجەمانە بێ لە هەند و لە فلیپین و لەوانەوە هین پێنین زۆر باشە دکتۆر ڕێکەوت حەمەڕەشید وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ ئەوەی میوانی ستۆدیۆی NRT بووی سپاس بۆزانەکەن ئازیزانی NRT تا چاوپێکەوتنێکی دیکە شاد و ئاسوودە بن.